هێنانی ئێلی ئەفشار بۆ ورمێ. ڕایگۆزانی بە کۆمەڵی دایان هەزار خێزانی ئێلە کوردەکانی دەوری ورمێ بۆ خوراسان و دوایتر تێشکانی تراژیدی ئێلی برادۆست و موکری و جیرانی قەڵای دمدم و کوشتنی مەزنەکانی کورد و کوشتنی زۆرایەتی لە ئەنگرەکانی ئەمیرخان و کوشتاری بە کۆمەڵی خەڵکی موکریان بوون بە سەرەتای گۆڕانێکی بنەڕەتی لە پێگاتنی دێمۆگرافی دانیشتوانی ناوچەکەدا. لە ئەنجامی ئەوەشدا گۆڕانی ئابووری، کۆمەڵایەتی، سیاسی، جەنگی کورد سەرەڕای ئەوەی بەشێکی گرنگی هێزی مرۆوی و مادی خۆی لەدەستدا و لە تەرازووی هێزەکانی ئەم ناوچەیەدا سەنجی قورسی جارانی نەما دەسەڵاتی حکومڕانیشی لەدەست دەرچوو کە جاران بەدەست گەورە خۆجیەکانی کوردەوە بوو. ئێلی ئەفشار یەکێ بوو لەو حەوت ئێلە قزڵباشە کە بەشداری سەرەکی لە شەڕەکانی شای ئیسماعیل و دامەزراندنی دەوڵەتی سەفەوی شیعەدا کرد بوو. ژمارەیەکی زۆر لە کاربەدەستانی دەوڵەت لە سەرانسەری قەڵەمڕەوی سەفەویدا لەناو ئەواندا هەڵ ئەبژێران و دەسەڵاتێکی زۆریان لە دەرباری شاهانەی عەجەمدا هەبوو. بەڵام هەندێک لە سەرانی ئەم ئێلە تاوانبار کرابوون بە هاوبەشی لە کوشتنی مەهەد عولیای و هاوسەری شا محەممەد خودابەندە کە بە بەرچاوی شاوە لە سەر دەستێک کەڵاوکردنی لەگەڵ ئەمیرێکی تاتاری دیرکراودا کوشتبیان 1970 کۆچی. هەروەها تاوانبار کرابوون بە کوشتنی حەمزە میرزای کوڕی شاه محەممەد 1994 کە شەعباز هاتە سەرتەخت. سەرانی ئەفشار ئەترسان لەوەی شا تۆڵەی کوشتنی دایکی و براکەیان لێ بکاتەوە، لەبەر ئەوە لە گۆشە و کەناری ئێراندا پەرەوازە بووبوون، نیان ئەوێرا وەکو جاران خۆیان لە دەربار نزیک بخەنەوە. لە سۆنگەیەوەی هەندێک لە سەرانی ئەم ئێلە لە شەڕەکانی بەغدادا 1035 کۆچی 1625 زین ئازاتیان نوان، شەعباز یەکێک لە گەورەکانی ئەفشاری بەناوی کەلبعلیەوە بانگ کرد، پایخانی پێبەخشی و ڕایسپارت کە ئێلی پەرەوازی ئەفشار کۆبکاتەوە و لە ورمێ لە شوێنی ئێلە کوردەکان جێگیریان بکە. 1035 کۆچی شەعباز لەمەش دوو مەبەستی هەبوو. یەکێکیان سپاردنی پارێزگاری ناوچە سنوورەکانی ئەوێ بە یەکێک لە ئێلە دڵسۆزەکانی دەرباری عەجەم لە جێگەی ئێلە کوردەکان کە بە گوێرەی گۆڕانی تەرازووی هێزەکانی ڕۆم و عەجەم ئەملا ئەو لایەنە کرد. ئەویتریان سپاردنی سەرکوتکردن و تەمێکردنی ئێلەیاخیەکانی کورد کە چەندین ساڵ بوو لە شۆڕش و هەڵگەڕانەوەدا بوون دژی دەسەڵاتی عەجەم بە یەکێ لە ئێلە شەڕکەرە دڕەکانی قزڵباش. کەلب عەلیخان لە ماوەیەکی کووردا 8,000 خێزانی ئەفشاری پەرەوازەی عێراقی عەجەم و فارس و کرمان و خۆراسانی لە سەڵماس کۆ کردەوە. بەڵام چونکە ناوچەی سەڵماس چۆڵەوانی نەبوو، ئەم تازە هاتوانە لە سەرەتاوە تووشی بەرەنگاری دانیشتوانی ناوچەکە واتە تووشی ئێلاتی کورد بوون. نووسەرێکی ئەفشاری قەڵێ کاتێک کەلب عەلیخان و کۆکراوەکانی کۆچ لە دوای کۆچ گەیشتنە دەوری سەڵماز، هەندێک لە ئێلاتی ئێرانی و عوسمانی دانیشتووی سەر سنوورەکان کە ئەو هەواڵیان بیست لەسەر داوای تەمەرخانی کوڕی ئەمیرخانی خاوەنی دمدم بە ژمارەیەکی زۆر کۆبوونەوە بۆ بەرهەڵستی و ڕێپێنەدانی ئێلی ئەفشار هاتنە پێشەوە. لە کەناری چەمی قەرەسووی سەڵمازدا تێگەڵچوون شەڕێکی قورس قەومە. دلێرانی ئەفشار شێرانی بێشەی شەڕ و هەرا دەستیان لێدانە کەرەستەی جەنگ و لێدان، ئازایەتی و مەردایەتیان نوان. لە ئەنجامدا پەلاماردەرەکان مەبەستی کوردەکانە لە ژێر زەبری هێرشی غازیانی ئەفشاردا پێی ڕاوەستان و خۆڕاگرتنیان تێدا نەما. زۆریان کوژان و ئەوانەی لە شمشێری ڕزگاریان بوو هەڵاتن بۆ چێوە سەختە هەلەمودەکان خۆیان شاردەوە. دوای ئەوە کەلب عەلیخان لەگەڵ ئێلی ئەفشار بە سەرکەوتووی چوە ناو شاری ورمێ بۆ شوێنی دانیشتنی خۆی تۆپڕا قەڵعی هەڵبژارد. بۆ هەر یەکێ لە هۆزەکانی ئێلی ئەفشار بلۆگ یان ناحیەکی دیاریکرد تیا جێگیر ببن. کەلب عەلی هاتووکانی بەم جۆرە دامەزران: ئێلی کوندوزلو لە مەڵبەندی دوول، ئێلی قرەغلو لە مەڵبەندی ڕەوزە، ئێلی کوهکولیە لە مەڵبەندی نازلو، تیرێ ئیمانلۆ لەگەڵ بەشێکی ئێلی ئەرشلۆ لە دەوری شاری ورمێ، ئێلی ئەرشلۆ لە شنۆوەسل دۆز، تیرێ قاسملۆ لە ساینقەڵا. ئێلی ئەفشار لە دامەزرێنەرانی دەوڵەتی شیعی سەفەوی بوو. تەجروبەیەکی زۆری شەڕ و شۆڕی هەبوو لە ناوچە جیاوازەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و لە نزیکەوە هەموو نەتەوەکانی فارس، کورد، تورک، عەرەب، ئۆزبەک، گورجی، ئەرمەنیان ئەناسی و لەگەڵ هەمویان تەجروبەی شەڕ و ئاشتیان هەبوو. هەروەها تەجروبەی بەڕێوەبردنی وڵات و شار و گوند و ئێل و هۆزی جیاجیان هەبوو. ئاخوندەکانی شیعە لە ڕێوشوێنەکانی ئاینی شەڕ، غەزا، جیهاد، فەتح و جۆری بەڕێوەبەرایەتی خەڵک بە گوێرەی جیهانبینی تایبەتی خۆیان دەرسی زۆریان دادابوون. ئەوان خۆیان بە موسڵمان و زیندووکەرەوەی نەریتەکانی محەممەد و عەلی و حەسەن و حسێن و ئیمامەکانی تردا ئەنا. مەزەبەکانی تری ئیسلام لەوانە سونیان بە گومڕا و تائیفەی ضالە ئەزانی. لە شەڕدا دارایی و سەر و ناموسیان بۆ خۆیان بە حەڵاڵە ژمارد.
لەبەرەوە ئەمانە بۆ برنەوەی جەنگ و بەدەستهێنانی سەرکەوتن و جێگیرکردنی دەسەڵاتی خۆیان کە گوایە دەسەڵاتی ئیسلامە سڵیان لە هیچ نەئەکردەوە، گویان نەئەدایە ترسی دینی و دنیایی، هەم فرتوفێڵیان لە دوژمن بە حەڵاڵ ئەزانی و هەم بەکارهێنانی زەبر و زەنگ. تیرەکانی هێلی ئەفشار کە یەکێ لە ئێلە سەرەکیەکانی قزڵباش بوو، چەند پشت بووە پەروەردەکرابوون کە پابەندی هیچ جۆرە ئاعتیبارێکی بنەماڵەیی، عاشیرەتی، دینی، نەتەوەیی، زمان و شوێن نەبن. لە ناوخۆیاندا پیلانیان لێک ئەجێڕا و لە بەرامبەر دوژمنانی دەرەوەدا یەکیانەگرت. بە فەرمانی مرشیدی کامل باوە کوڕی خۆی سەر ئەبڕی و گۆشتی لەشی دوژمنی خۆی بە زیندوێتی ئەخوارد. شەعبازی ویست نفوز و دەسەڵاتی ئێلەکانی قزڵباش کەم کاتەوە، بە تایبەتی دەسەڵاتی جەنگیان، بۆ مەبەستە لەلایەکەوە هەوڵیدا لەشکرێکی نوێی ڕێکوپێکدا بمەزنێ و چەکدار بکە، لەلایەکی تریشەوە هەوڵیدا ئێلەکانی قزڵباش کە هێشتا لە هیچ کوێیەک بە تەواوی جێگیر نەبووبوون نیشتە جێبکە. سەرنجدانێ لە سنووری ڕۆژهەڵاتی کوردستان دەری ئەخا کە بە درێژایی ئەو سنوورە عەجەم بە جۆرێ نیشتەجێکراون، لەمپەرێکی باریشی نەتەوەی ئازەری ئەو تویان لە نێوان کورد و فارسدا دروست کردووە، لە هیچ ناوچەیەکدا سنووری هاوبەشیان لە نێوان ئەم دوو نەتەوەیدا نەهێشتووە، بەڵکو لە هەموویدا عەجەمی لێ جێگیر کراوە. ئەو دوو نەتەوە ئێرانیە کورد و فارس کە چەند هەزار ساڵ بوو هاوسنوور بوون و پێکەوە و بە تەنیژەکەوە ئەژیان و مێژویان تێکەڵاوی یەکتری بوو تا هەتایە لە یەکتریدا بڕان و نەتەوەیەکی تریان کەوتە بینەوە. جێگیرکردنی ئێلی ئەفشاریش ئەکرێ هەر لە چوارچێوەی ئەو ستراتیژە گشتێدا سیر بکرێ. ئێلە ئازەرەکانی قزڵباش لەوانە ئێلی ئەفشار کە بە درێژایی سنووری خۆرهەڵاتی کوردستان نیشتەجێکرابوون و ئەرچی سەرکوت و دەستەمۆکردن و سەرپێدانەواندنی گەلێکیان پێ سپێردا بوو کە نەریتی ژیان و جۆری گیان بینینی و خوڕەوشتی کۆمەڵایەتی و پەروەردەی دینیان بە تەواوی لەگەڵ ئەوان جیاواز بوو. ئەمەش بوو بە یەکەمین هۆی دروستکردنی ناکۆچیەکی قۆڵی گژلایانە لە نێوان دوو میلەتدا کە ڕووداوەکانی ناوچەکە بە زۆر کردبوونی بە دراوسی یەکتری. بەرەڵەسی ئێلاتی کورد. ئێلی ئەفشار هێشتا بە تەواوی لە ورمێ جێگیر نەبوو بوو، جارێکی تریش کوردەکان هەڵیان کوتایەوە سەریان، لێرەشدا نووسەرێکی ئەفشار خۆی ڕووداوەکە ئەجێڕێتەوە. لە سەرەتای حکومڕانی کەلب عەلیخاندا لە ورمێ دەماودەم هەواڵ هات و دوایی بوو بەڕاز کەوا ئەشار مەبەستی لەو کوردانەیە کە ئەمان ئەرزەکەیان داگیر کردبوون. بە ژمارەیەکی زۆر لە مەڵبەندی دەشت و تەرگەوەرەوە بۆ تێهێنانەوەی تێکشکانەکەی شەڕی قەرەسوو و تۆڵەسەنەوە لە کەلب عەلیخان وەکو لافا و ڕویان کردوتە شاری ورمێ و گەیشتونەتە نزیک گوندی ئەنهەر لە مەڵبەندی بنابی ڕەوزە. کەلب عەلیخان بەو دەست و پەیوەندانی لەلای بوون ڕووی هیمەتی کردە بەرهەڵستی هێرشێنەکان. لە دەوری قەرە حەسەنلوو گەیشت نەیەک، هەردوو لە تاویاندایە چەک و بەگژیە کاچوون، شەڕدەستی پێکرد. خانی حکومڕان لە کاتی شەڕەکەدا بینی کە ئەشراری شەقاوەت نهات بە شەڕ و هەڵاتن وەکو مناڵانی ناو جۆلانە بۆ دووە ئەچن لەوە سەری سوورما، وای زانی کە ئەو ڕێوی خوانە لە ڕووی غەدر و حیلەوە بۆ هەستاندنی ڕق و وروژاندنی ئێلی ئەفشار وا دەکەن. بەڵام کە بەلای ورمێدا ڕوانی بینی 300 تا 400 سواری نێزەدار لە دووەوە دیارن بە خێرایی ڕوو ئەوان دێن. ئەشار لە بینینی ئەمە و گەیشتنی یارمەتی بە ئەفشار کەوتبوونە سەر خەیاڵی هەڵاتن. تێگەڵچوونی ئەم جارەش بە قازانجی عەجەم بەلادا کەوت و ئێلەکانی کورد تێشکان. دیارە دوای ئەو زنجیرە شەڕانی لە نێوان لەشکری سەفەی و کووردا ڕوویدا بوو، هێزی کورد ئەوەندە لاواز بوو چاری ئێلێکی وابچووکی پێ ناکرا. لەگەڵەوەشدا هێشتا هیوایان نەبڕی بوو. تەمەرخانی برادۆز سەر لە نوێ هێزەکانی خۆی سازدا و بۆ ئازادکردنی ناوچەکە قەڵای دمدمی کردەوە بنکەی پەلاماردانی عەجەم. بۆ جاری سێم شەڕێکی قورس لە دەوری ئەم قەڵایەدا ڕوویدا، بەڵام کورد ئیتر بە یەکجاری ئەم قەڵایی لەدەستدا. بە لەدەستدانی قەڵاکەش عەجەم ئیتر بۆ هەمیشە لە ناوچەکەدا جێگیر بوون و دەسەڵات لە ناوچەکەشدا کەوتە دەست ئەوان. هەمان نووسەری پێشوو ئەم شەڕە بەم جۆرە ئەجێڕێتەوە. ماوەی ساڵێک بەسەر حکومڕانی کەلب عەلیخاندا ڕابرد بوو. لەم ماوەیەدا دیسانەوە تەمەرخان هەندێک لە ناڕازیان و ئەشاری لە خۆی کۆکردەوە، دەستی کردەوە بە هێرش و دەست درێژی بۆ سەر ورمێ. کەلب عەلیخان بۆ ئەوەی بەهانەی ببڕێ لە پێشەوە کەوتە نووسینی نامەی ئامۆژگاری و دادانی پەن، بەڵام کەڵکی نەبوو. اینجا گەنج عەلیخانی برای قەڵاکی گەمارۆدان هەموو ڕۆژ تەقەیان لە یەکتریە کرد. لەبەرەوەی قەڵای ناوبرا و بەسترا بوو بە ناوچەی عەشیرە نشینەکانەوە، ئەشاری سەرسنۆر لە ڕووی تەعەسسوب و لاساریەوە بۆ فریاکەوتنی تەمەرخان کەوتبوونە جم و جۆڵ. شۆڕشێکی گەوریان هەڵگیرسان. گەنج عەلیخان لە گرتنی قەڵاکە نائومێد بوو، داوای یارمەتی لە براکەی کرد. کەلب عەلیخان کە ڕووداوەکەی بیست هەندێکی لە لاوانی جەرار و چینەگوزاری ئەفشاری کۆکردەوە، ڕووی کردە قەڵای دمدم. پاش نیوەڕۆی هەمان ڕۆژ گەیشتە داوێنی قەڵا. پاش هەڵسەنگاندنی هەلومەرجی کار و بەرزی و قایمی حەسارەکەی
هەوای هیمەتی بە ئارەزووی گرتنی بورجەکانی ئەو قەڵایە قایم کەوتە فرین. لە لای چەپ و ڕاستەوە هێرشیان کردە سەر ئەو دوو بورجە ناودارەی بە سوڵق و بوزلۆق ناسرابوون. هەردوو لای ڕۆژهەڵات و ڕۆژئاوایان لە خوارەوە گرت. تفەنگچیەکانی ئەشار هەرکە ئەوەیان دی لە قەڵا دەرپەڕین و تا دەمی ئاوابوونی خۆر بە گولەی تفەنگ هەنگامەی جەنگ گەرم بوو. بەڵام زۆر لە کوردەکان کەوتنە بەرتیغی بێدرێغی دلاوەرانی ئەفشار، ئەوانی تر گەڕانەوە ناوقەڵاکە. ڕۆژی دوایی سەر لە نوێ هێزی ئەفشار بە فەرمانی کەلب عەلیخانی ناودار بە ریزی ڕازاوەوە هێرشیان بردە سەر حەسار. بەڵام قەڵاییەکان لە ترسی لێدانی دەستی بە هێزی غازیان زاتی شەڕیان نەبوو، پێیان لە قەڵا نەهێنایە دەرێ. لە بورج و باروەکانەوە کەوتنە هاویشتنی تۆپ و تفەنگ. کەلب عەلیخان زانی کە ئیتر ئەشرار زاتی بۆ پێشەوە هاویشتنی هەنگاویان نەماوە، شەو سەرۆکەکانی ئەفشاری کۆکردەوە. سیبە و سەنگەریان دروست کرد. ڕۆژی دوایی هەموو قشۆن بە کۆکردنەوەی کەرەستەی سیبە و سەنگەرەوە خەریک بوون. چەند ڕۆژێکی وەها بەسەر برد. لە دوایدا وەکو ئەڵێن ئەربابە دۆل مولهەمون تەکبیرێکی بەبیرە هات بوو، بڕیاریدا ئێسترێک بێنن. 3 شەو و 3 ڕۆژ بیلەوەڕێنن بێ ئەوەی ئاوی بدەن. ڕۆژی چوارەم بەری بدەن، بەڵکو لە تینواندا بۆنی ئاوەڕۆی ئەو ئاوە بکە کە بۆ سوڵق ئەچێ و لە دەرەوە نەبینرا و داپۆشاو بوو. ئەگەر شوێنی ئاوەکەیان دۆزیەوە هەڵی بکەن و لە باتی ئاو شەربەتی ناسازگاری مەرگ بە گەروی قەڵاکاندا بکەن. بەگشتی ویان کرد وەکو فەرموو بووی. پاش 3 شەو و 3 ڕۆژ ئەو وڵاغە بێزمانیان بەرەڵا کرد و بە دەوری قەڵاکەدا جێڕایان. بە قودرەتی حەزرەتی پەروەردگار کە لە گومەزی سوڵق نزیک بوونەوە کە لە لای خوارەوە بە ئەرزەوە بەسرا بوو، هەستی بە هاژەی ئاوی ژێر ئەرزەکە کرد. لە تاو توێنێتی کەوتە سمکۆڵ. ئەوسا بە فەرمانی کەلب عەلیخان کارێسکەنی شارەزایان هێنا بە قوڵنگ و مەتین ئەو شوێنیان هەڵکەند و ئاوەڕۆکەیان دۆزیەوە. چەند خەروار نەوتیان هێنا و تیان ڕشت. ئەگەرچی ئاوی ئەمارەکە پڕ بوو لە نەوت، لەگەڵ ئەوەشدا گەمارۆدراوەکان چەند ڕۆژێ نەوتیان خواردەوە و خۆیان ڕاگرت. سەرنجام لەبەر بێ ئاوی و لە ترسی گیانیان هاواریان لێ هەستا و داوای بەخشین و ئەمانیان کرد. مەشایخی ئەشار بە ناچاری کەلامولاهی مەجیدیان کردە شەفیع و هاتنە لای کەلب عەلیخان. خانی ناوبراو لەسەر تکای مەشایخ لە تاوانەکانیان خۆش بوو. بەو مەرجەی تەمرخان و لایەنگرەکانی تفەنگ و تۆپ و کەلوپەل و ئەموال و شتەکانی کە لە قەڵاکەدا پێیان بوو بە جێبەهێڵن و گیانی خۆیان دەرباز بکەن. بەوە ڕازی بوون و کەوتنە سوپاس و ستایش. شەو قەرەوڵەکان دەوری قەڵایان دابوو، پاسەوانیان لێ کرد کە ڕۆژ بۆ دەواازەی قەڵایان کردەوە. ئەشرار ناومێد و زەرمەند بەدەستی بەتاڵ لە قەڵا دەرچوو بوون. هەر کەس بەلایەکدا پەرەوازە بوو. شتی سیر ئەوە بوو 86 کچۆڵە و تازەبووکی ئەشار لە ترسی ئەتکردنی پەردەی ناموسی خۆیان نەوەکو دەزرێژیان بکرێتە سەر، شەو لە بەرزایی بورجەکان و لەسەر دیواری بڵندی قەڵاوە خۆیان هاویشتبووە ناو دۆڵێکی قوڵەوە. گیانیان سپارد بوو. قوڵبوونەوەی ناکۆچی عەجەم و کورد. پەیوەندی کورد و عەجەم لەم ناوچەیەدا ئیتر هەرگیز نەچوە سەرباری ئاسایی پێکەوە ژیانی بە ئاشتی، بەڵکو ڕەنجێکی دوژمنانی بەخۆیەوە گرت. عەجەم لە ڕووی مەزەبەوە شیعە بوون، سونەیان بە گومڕادا ئەنا. لە ڕووی زمانەوە بە تورکی ئەدوان کورد لیان تێنە ئەگەیشت. لە ڕووی سیاسیەوە کاروباری حکومڕانی و دارایی و جەنگی دەوڵەتیان لەدەستدا بوو. پشت ئەستور بوون بە پشتیوانی مادی و معنەوی دەوڵەتی مەرکەزی ئێران. وەکو ژێردەستا ڕەفتاریان لەگەڵ کورد ئەکرد و بە ئەشاریان دائەنان. بۆ ئەوەی ئێلەکانی دەور و پشتیان بێنە ژێر فەرمانی خۆیانەوە، سڵیان لە گرتنی هیچ ڕێگایەکی ناڕەوا و لە بەکارهێنانی هیچ چەشنە تونند و تیژیەک نەئەکردەوە. بەڵام ئێلە کوردەکان لە ڕووی مەزەبەوە سون نەبوون، شیعەیان بە ڕافزیدا ئەنا. لە ڕووی زمان و نەتەوە لە ئێلی تازە هاتووی ئەفشار جیاواز بوون. لە ڕووی سیاسیەوە ئەوانیان بە داگیرکەری نیشتیمانەکەیان ئەزانی و تێ کۆشان بۆ هەڵکەندن و دەرکردنیان. لەبەرەوە هێرشیان ئەبردە سەریان، لیان ئەکوشتن و ڕێگەیان لێبڕین. درێژە کێشانی ئەم حاڵەتە ناکۆچی کورد عەجەمی بردە قۆناغێکی ئاڵۆزی واوە کە ڕەنجی سیاسی، نەتەوەیی، دینی بەخۆی گرت و لە پەیوەندەکانی دواڕۆژی هەردوو گەل و لە ژیانی ئابووری، کۆمەڵایەتی، سیاسی، فەرهەنگی ناوچەکەدا تاویدایەوە. ناکۆچیەکان بەخۆشی بەلادا نەکەوت و ئاسایش بەتەنیا بە زۆری چەک ڕائگیرا. عەجەم هەرچەند هەلێکی بۆ هەڵکەوتایە ئەو پەڕی زەبروزەنجی بەکار ئەهێنا بۆ سەرکوتکردنی کورد و بە تاڵانبردنی سامان و دارایی و بە دیلگرتنی ژن و منداڵی و لەشکرکێشی ئەکردە سەرگوند و ئاوایی و هەواری ڕەوەندەکانی. تونند و تیژی خوێناویان تێکەڵاو کردبوو لەگەڵ بەکارهێنانی فڕوفێڵ و تەفرەدان و لە خشتە بردن. ئێلەکانی کوردیش هەرچەند بە خۆیانە ڕاب بەرمونایە، هەڵیان ئەوتایە سەر عەجەم، لیان ئەکوشتن و تاڵانیانەکردن. بە هەر ڕێیەکی بۆیان بگونجایە ئازاریان پێگەیاندن، تەنانەت هەندێک جار ئۆردوی ڕۆمیان ئەهێنایە سەریان. عەجەم لە دوای چەند پشتێک توانیان لە ناوچەکەدا جێگیر ببن.
دەست بەسەر شار و قەڵاکاندا بگرن و کوردی لێ دەربکەن بۆ گوند و ناوچە شاخاویەکان. هەندێک لە کۆنفدراسیۆنی ئێلە کوردەکانی وەکو برادۆستیان هەڵوەشان. ئێلەکانی حەیدەرانلو و جەلالیان پەرەوازە کرد. ئێلەکانی شقاقی، دونبولی، پازوچی، مافیان لە ڕووی زمان و مەزەبەوە بە تەواوی گۆڕی. مەڵبەندی ورمێ ئەگەرچی بەکردەوە کەوتە دەست عەجەم، بەڵام ئیتر ئارام و ئاسایشی تێدا نەما. لەلایەک هێرشیەک لە سەرێکی سوپای عەجەم بۆ تەمێکردن و سەرپێدانەوەندنی ئێلە کوردەکان و هێنانە ژێرباری فەرمانبەری و لەلایەکی ترەوە بەرهەڵستی توندوتیژی بەردەوامی ئێلەکانی کورد بۆ پاراستنی کەسایەتی سەربەخۆی خۆیان. سەرباری ئەمانەش ناوچەکە خۆی یەکێک بوو لە شارڕێگەکانی لەشکرکێشەکانی ڕۆم و عەجەم بۆ سەر یەکتری. کەلب عەلیخانی ئەفشار یەکەمین دەسەڵاتداری عەجەم لە ورمێ کە مرد 1043 کۆچی ئێلە کوردە لێدراوەکان ئەمەیان بە هەلزانی. بە قسەی میرزا ڕەشید وەکو حەشەرات الئەرز هاتنە جۆش و خرۆش و تەلاقیان بۆ یەکتری خوار کە یەکدڵ و یەک زمان بۆ لە ناوبردنی ئەفشار تێبکۆشن. هەموو ئێلەکانی سۆما، برادۆست، دەشت، تەرگەوەر، مەرگەوەر، بەردەسوور ڕاپەڕین و هێرشیان بردە سەر ورمێ. شەڕێکی قورس لەوێ ڕوویدا. ئەم جارش وەکو جارەکانی تر ئەشڕار المەغلوب و مەنکوب تێشکان و ئەوانەی دەرباز بوون وەکو تەپووی بەر ڕەشەبای تۆند هەڵاتن. قەڵای قوتور کە یەکێ لە قەڵا گرنگەکانی سەرسنووری ڕۆم و عەجەم بوو تا ئەو سەردەما لە دەست ئێلی مەحموودی کووردا بوو. سوپای ئێران لەو لەشکرکێشەدا کە کردی بۆ سەروان بە یەکجاری لە دەست ئێلی مەحموودی دەرێنا و ئەوانی لێ دەرکردن. 1043 کۆچی. جەنگی درێژخایانی ڕۆم و عەجەم بە پەیماننامەی ئاشتی زاها و 1049 کۆچی کۆتایی هات. ئەو سنوورەی هەردوو دەوڵەت لەسەری پێگاتبوون لە ئاغسقەوە لە قەفقاز بەناو مەڵبەندەکانی قارس، وان، شارەزور، بەغداد، بەسرا تا سەری ئاوی خەلیج بە ناوجەرگەی کوردستاندا ڕائابوون. هەر بە جۆری ئەم ڕێکەوتنە ئەبوو قەڵاکانی قوتور، ماکۆ، مەغازبرد کاول بکرێن و بە چۆڵی بهێڵوێنەوە. ئەمە خۆی بەڵگەی ئەوەیە کە ئەم مەڵبەندانە چکارە ساتێکیان بەسەر هاتووە. پێگاتنی زەهاویش نەیتوانی ناکۆچیەکانی ڕۆم و عەجەم بە تەواوی چارەسەر بکە، بەڵکو دابەشکردنی ناڕەوای نەتەوەکانی کورد، ئەرمەنی، گورجی، عەرەب و دابەشکردنی دین و مەزەبە جیاوازەکان بگرە ئێل و هۆزەکانی ناوچە سنوورەکان بەسەر ئەم دوو دەوڵەتەدا ناکۆچیەکانی ئاڵۆستر و ململانەکانی سەختتر کرد و هەڵکەوتی جوگرافی شوێنی ژیانی کوردیش کە لە بینی هەردوو دەوڵەتدا بوو کوردی خستە بینی بەرداشی هێزەکانی ڕۆم و عەجەمەوە. ئەحمەدی خانی 1061 کۆچی شایەتی ڕووداوەکانی ئەو سەردەمەیە لەم ڕۆ ئەڵێ تێبفکرا لە لای عەرەبەوە تا ئەگاتە گورجستان کورد بۆتە بورج، لە چوار لاوە بۆتە حەساری ڕۆم و عەجەم کەچی هەردووچیان کوردیان کردوتە ئامانجی تیری قەزا. گوای ئەوان کلیلی سەرسنوورەکان و هەر تیرێکیان دیوارێکی بتەون. ئەم قوڵزمی ڕۆم و بەحری تاجیکە کە ئەکەونە جوڵان و لەشکرکێشی کورد لە خوێنی خۆیدا ئەگەوزێ چونکە لە بینی ئەواندا بۆتە بەرزەخ.